بسم الله الرحمن الرحيم. سرتا أرزي صلاة وبخيراتم هي لخدمة جنابتو زحمة كشاني أو برنامجان بيكيناوا بندا سيتاري حسيني ناسراو با ماني لا شعري من دالاندا أو نازناوم انتخاب كردوا لسالي 1347 هتاوي لشاري جواني بوكان بدنيا هاتوم خوێندنی سەرەتاییم هەر لەو شارەدا بووە ناوەندی و کۆتاییشم هەر لێرە تەواو کردووە. بۆ تەکمیلی تەحسیلات 2 ساڵ چوومەتە پارێزگای شاری جوانی سنا لەوێ کاردانیم وەرگرتووە و 2 ساڵیش چوومەتە پارێزگای ڕەزاییە لەوێش کارشناسیم وەرگرتووە و لە ڕشتەی ئەدەبیاتدا تەحسیلم کردووە. دوای ئەوەی کە کارشناسیم وەرگرتووە من واردی ئامۆژپەروەریش بووم و بە کاری مامۆستایی یا معلمی سەرقاڵ بووم کە سەرەتای ساڵەکانی حەفتادا من لە ئامۆژپەروەریش دەستم کردو بە فعالیەت و ماوەیەکی 10 ساڵی لە ئیبتیدایی یا بڵێن سەرەتایی ئەمن مامۆستا بووم، ماوەیەکی 10 ساڵیش لە ناوەندی یا ڕاهنمایی دووبارە هەر مامۆستایەتیم ئیدامە داوە، 7 ساڵێکیش لە کۆتایی یان بڵێن دەبیرستان مەشغوڵ بە تەدریسم. جا بە بۆنەی ئەوەی کە کارەکەم معلمیە و لە پێشدا ئیشاراتم بە ناوەندی و سەرەتایی و کۆتایی کرد، دەلیلی ئەوانەی کە من لەو سەتحەدا بووم نووسینی کتێبهایەک بووە کە زەرورەتی بووە بۆ مەدرسە و بۆ منداڵان. ئەوەڵین کتێبێکی کە ئەمن نووسیومە کتێبی فەرهەنگی غەلەتنەخانیمە کە لەگەڵ دەرس و وانەی منداڵان سەرۆکاری هەیە. تەلەفوزی بەعزا وشەیەک بەڕاستی فەرق دەکات معناکەی، ئەگەر تەلەفوزەکەی دروست بێت معنیەکی هەیە، ئەگەر تەلەفوزەکەی خودای نەکردە غەڵەت بێت معناکەی کاملەن عەوەز دەبێت و کارەکەمان لێ تێک دەدات. جا بە خاتری ئەوە ئەمن هاتم چەند ساڵێک زەحمەتم کێشا و چەندانە کتێبێکم نووسی کە ئەوڵین کتێبێک کە نووسیم غەلەتنەخانیم بوو، حدودەن 800 سەفحەیە، کتێبەکەش هەم ئەوە ڕەنگەکەیەتی و هەم قەد و قەوارەکەیەتی 2 جڵدە. بە هەر حاڵ هەر لە بڵێن سەرەتاییەوە هەتاوەکوونێ زانکۆکان بەکار دێت و یا کەسانیشی کە لە ڕشتەی ئەدەبیاتدا بیانەوێ متالعەیەک بکەن ئەو کتێبە واقعان بەکاریان دێت. چونچی من لە ڕشتەی ئەدەبیاتدا دەرسم خوێندووە، متالعەکەشم هەر لەو زەمینەیەدا بووە. ئەدەبیاتیش تەنیا شاملی شێعر یا بڵێن هۆنراوە نابێت و یا پەخشان یان بە قەولێکی دیکە نەسر شاملی ئەو دوانە نابێت. ئەویش شاخە و لقی هەیە کە یەکێ لە شاخەکانی تاریخی ئەدەبیاتە. تاریخی ئەدەبیاتیش کەسانێکی پسپۆڕ و زانا بۆی چوون کاریان لەسەر کردووە. یەکێ لە کارەکانی مەسەڵەن نووسینی کتێبەکانە کە چی ئەو کتێبەی نووسیوە و یاش ناساندنی کەسایەتیەکانە کە ئەو کەسایەتیە چی نووسیوە، ئەوە ڕەبتی بە ئەدەبیات هەیە. هەر لە خودی هۆنراوە و شێعرەکاندا کە ئەوانیش داڵبەخش دەبن بە چەند نەو چەند جۆر شێعر کە ئێمە ئەو شێعرانەش هەم وەزنەکانی فەرقی هەیە، هەم معناکانیان کە دیارە فەرقی هەیە، هەمەوەی کە بۆ چ سەتحێک ببێت دووبارە هەر فەرقی هەیە. ئەگەر بۆ سەتحی منداڵان بێت خۆ دیارە کابرا دەوێت بە زمانێکی ئاساییتر و سادەتر و هاسانتر وشەهایەکی ئاسان لە نەزەر بگرێت. ئەگەر بۆ سەتحێکی گەورەتر بێ وەک مێرد منداڵان دیارە دەبێت وشەکانی بڕێک بەرێتە سەرتر و معناکەی بڕێک قوڵتر بێت. و ئەگەر بۆ عامەی خەڵک بێوەیە لە سەتحێکی زۆر سەرێدا بێ دیارە ئەویش دەبێت وشەهایەکی وا بەکاربێنێت کە هەموو کەس لێ حاڵی نەبێت، بەڵکە ئەفرادێکی کە
بڕێک سەوادیان لە سەرەیە لی حاڵی بن و ئەفرادیش کە سەوادیان لە خوارەیە لی حاڵی نەبن. جا بۆ نمونە ئێمە جەنابی ئاغای عەبدولحوسێنی زەڕینکوبمان هەیە کە لەسەر مەولانە کتێبهای نووسیوە. یەکێ لە کتێبەکانی بەحر دەرکوزەیە، یەکێ لە کتێبەکانی سێڕێ نەیە، هەروەها یەکی دیکە لە کتێبەکانی ژیاننامەی ئاغای مەولانای نووسیوە کە بە نێوی پلە پلە تا ملاقاتی خوددا. لێرەدا مەبەستم چ بوو باسی ئاغای دکتۆر زەڕینکوبم کرد لە کتێبی بەحر دەرکوزەدا وەیا لە کتێبی سێڕێنەیدا وای نووسیوە جوملەبەندیەکانی لە سەرحی سەرێدان دانیشتووەکانی خۆی کە کارشناسی ئەرشەدیان خوێندووە و لە خزمەتیدا بوون کتێبەکەیان خوێندوێتەوە بەڵام باشی لێ حاڵی نەبوون. ئەوەیە کە ئەو کتێبە لە سەرحێکی سەردا نووسراوە ئەگەر شێعرێکیش بۆ سەرحی سەرەی بنووسی دیارە دەبێت لەو شەهایەک و لە کەلیمەهایەکی پڕمەعنا و بڕێک سەقیل و سەنگین لە نەزەر معناییەوە کە هەموو کەس حاڵی نابێ کەڵک وەرگیرێت. دوای ئەوە لە پەخشان یا لە داستاندا کە دووبارە ئەویش ئەنواع و ئەقسامی هەیە ئەگەر بۆ منداڵان بێت دیارە زمانەکە ئاسانترە، ئەو قارەمانی داستانەکان دەبێت کەسانێک بن کە تەقریبەن ناسراو بن بۆ منداڵان تا ئەندازەیەک کە زیاتر لە حیوانات ئیسفادە دەکەن. خۆ ئەگەر بۆ گەورە ساڵ بێت دیارە ئەوانە لە شەخسیەتهای بەرجەستە کەڵک وەردەگرن و یا لە کەسایەتیە کەڵک وەردەگرن کە یا ناسراون یا پێیان خۆشە خەڵک بیان ناسێت. جا ئەدەبیات بە هەرحاڵ شاخەکانی ئاوا بڵاو دەبێتەوە، سرف یەکدانە شاخەیان یەکدانە ڕشتە نییە. من لە زانکۆدا دانیژوم کە لەگەڵ بووە هاتوۆتە ڕشتەی ئەدەبیاتەوە ئەسڵان فەقیرەی سەرەندەرێکی نەکردووە، دووچاری مشکلیش بووە. دوایی کوتویە من پێم وابوو ئەدەبیات تەنیا شێعر خوێندنەوەیە. نا، تەنیا شێعر خوێندنەوە نییە، گەرچی خودی شێعر خوێندنەوەش هۆنەرێکی گەورەیە لە ئەدەبیاتدا. ئەگەر ئینسان دروستی بخێنێتەوە معناکەشی تا 50-60% لێ حاڵی دەبێت و دەیزانێ. بەخاتی ئەوە من هەر لەو زەمینەی ئەدەبیاتەدا مطالعەم کردووە، تاقیقم کردووە و نووسیویشمە. بە هەرحاڵ هەم بۆ گەورە ساڵم نووسیوە، هەم بۆ مێرد منداڵانم نووسیوە، بڵێن جوانان یا نەوجەوانان، و لە نەوجەوانانیش بوو خواردتر کە بە قەولی فارسی کودەکانە منداڵانە. بازم لەو مەوردەشدا من دەدانە ئەسەرم هەیە کە 6یان لە چاپ دراون، 4یشیان ماونەتەوە ئینشەڵا لە کاتی خۆیدا ئینشەڵا بە چاپیان بگەینم. ئەوەڵین بەرهەمێکی کە من نووسیمە کتێبی غەلەت نەخانیمە، وەک دوایش ئیشارەم پێکرد فەرەنگ لوغاتێکە کە شاملی 10,000 لوغەت دەبێت. ئەو 10,000 لوغەتە بە 3 دەستە تەقسیم دەبێت، دەستەیەکیان کە دروست حرفەکانی وەکوونێ یەکترین و فەرزکەین بڵێن ئەشکال ئەلف شێ کێ ئەلف دووبارە لام لەگەڵ ئێشکال. ئەشکال ئەیەکەی مەفتوحە معنایەکی هەیە، ئێشکال ئەیەکەی مەکسورە معناکەی کاملەن دەگۆڕێ. جا بەخاتی ئەوە دەبێت ئێمە ئەو وشانە دروست تەلەفوزکەین، وەکوونێ خۆی تەلەفوزیکەین دەنا معنای جملەکەمان ڕستەکەمان لێ تێک دەدات. یان لە وشەیەکی دیکەی کە لەو کتێبەدا هەیە مۆعزەلە. مۆعزەل بە معنی حەدیثێکی کە لە 2 نەفەرەوە نەقڵ دەبێت، وەکوونێ بڵێن ئەبوو داود بە نەقڵ لە پێغەمبەر ئاوا دەژێڕێتەوە. و وشەی دوای ئەو مۆعزێلە، ئەو زایەکەی مەفتوحە ئەوی دیکە مەکسورە. مۆعزێل ینی سەختی، ناڕەحەتی، مشکلاتێکی گەورە کە بەداخەوە لە نێو عامەی خەڵکدا ئەو دوودانەیە هەمیشە بە ئیشتبا، ینی ئەسەن پێیان وایە مۆعزەل هەر نیشە، لە حاڵێکدا مۆعزێل کە مشکلاتە بە مۆعزەل تەلەفوز دەکەن کە شتێکی نادروستە و من پێم خۆشە کە تەلەفوزی ئەو وشانە بەڕاستی لە جێی خۆیدا بێت و دروستەکەی کەڵک وەرگرن. دووەمین بەرهەمێکی کە ئەمن هەمە کتێبی لەیل و مەجنونە. لە زانکۆدا
لەیل و مەجنون کە ئەلبەتە یەکێ لە کتێبەکانی ئاغای نظامی گەنجەویە پێنجزانە کتێبی هەیە یەکیان ئەوە یەکیان خوستە و شیرینە و یەکیان بەحزەن الئەسرار کە ئەو سێ کتێبە دەخێندرێت بەستە بە ئینتخابی ئوستادێکە کە لە زانکۆکەدا سەفارش دەکا بە دانیشتوەکانی کە یەکێ لەو کتێبانە بۆ خۆی ئینتخابی دەکات دوایی بەرحاڵ دانیشتوو کتێبەکە تەهیە دەکات و دەیخێنێ لەوێ لەبەر پەلەپەل و هەلاهەل بەڕاستی نە لە خوستە و شیرین دانیشتوو باش حاڵی دەبێت نە لە مەخزەن الئەسرار حاڵی دەبێت نە لە لەیل و مەجنون بۆچی 3 مانگ فرسەتە هەر مانگێ 4 هەفتەیە هەر هەفتەی 1 جەلەسەمان هەیە ئەویش دەبینی لە کولا دەبێتە 10 جەلەسە کتێبێکی بڵێن 200 لاپەڕەیی بە 10 جەلەسە تەواو نابێت جا بە خاتری ئەوە منیش کە زۆرم پێخۆش بوو لە لەیل و مەجنون حاڵی بم و دیارە دیگەرانیش زۆر کەس وەک من لێ حاڵی نەبووە من هاتوون زەحمەتم کێشاوە عەلاوە بەرەوەی کە کتێبەکەی ئاغای نظامی خوێندوێتەوە کەسانیش کە هاتوون بە پەخشان نووسیویانە و منیش بێزگە لەوەی کە ئەوانشم متالعە کردو و خوێندومەتەوە پێم خۆش بوو هەم یادگارێک بێت کە لە ئەو افتخارە بە نسیبی من بێت هەمەوەی کە لە نێو کوردیدا نیمانە بەڕاستی نەمان بوو ئێمە ئەلبەتە بە هۆنراوە وەک شتی ئاغای کەماڵ عەلی باپیر نووسی بوویەوە گەرچی لە کتێبەکەیدا نێوی خۆی نەنووسرا بوو ئێستا یا خەتای چاپخانە یان هەر شتێک بێت ئەو لاپەڕێ نەهاتوو کە نێوی خۆی پێوە بێت بە هەر حاڵ منیش هاتم بە شێوەی گولستانی سعدی کە بەشێکی هۆنراوەیە بەشێکشی پەخشانە بەو شێوەیە نووسیمەوە کە ئەلبەتە ئەو کتێبە لەلایەکەوە شێعری شاعرانێکی پێشکەسوەت کە ئەوانە واقعاً هەم شوێنیان بۆەوەی کە گوم نەبێت نادیار نەبێت بۆەوەی کە بە ئایندەکانی بناسێنین ئەمن هاتووم لەو شێعرانە کەڵکم وەرگرتووە ئەس جوملەیەکێ لەوانە مامۆستا نالی کە هەموو کەس نێوی بیستووە بەڵام هەموو کەس کتێبەکەی نەخێندوێتەوە هیچی دیکە مامۆستا وەفاییە کە بەڕاستی حتا ئەو ئەفرادێک کە لە قەدیمدا سەوادیشی نەبووە لە دەورەی ئەو لە دوای ئەو بووە شێعرەکانی ئەوی تا ئەندازەیەک لەبەرە چون شێعرەکانی عێرفانی و خوداشناسی و ئەوانە و مامۆستا هەژاریشی کە هەمومان دەیناسین و ئاساریشی زۆری لە خۆی بەجێ هێشتووە و مامۆستا هەژار واقعاً کەسایەتیەکی گەورەیە و جێی شانازیە بۆ هەموو کوردێک و حتا بۆ فارسەکانیش بۆچی چون مەرحومی مامۆستا هەژار کتێبێکی قانون دەرتیب کە 1000 ساڵ ئەو کتێبە مابووە بێکر و دەست نەخۆردە کەس نەیتوانی لێی حاڵی بێت ئەو افتخارە ئەو شانازیە بە نسیبی هەژار بوو جا بە فارسی وەریژێڕاوە بۆیە دەڵم جێ افتخارە بۆ فارسەکانیش بۆ خۆشمان کە دیارە 415 کتێبی زۆر زۆر باشی نووسیوە کە ئەگەر من ئیشارەی پێ بکەم یەکێ لەو کتێبانی کە ئەو گەورەترین یادگاری بۆ ئێمە نووسیوە و کتێبخانەکانی ئێمە پێپڕ دەبێتەوە تاریخی شەرەفنامەیە یەکی دیکە لەو کتێبانە بڵێن وەرجێڕاوی قورئانی پیرۆزە کە بەڕاستی جێی خۆیەتی هەموو ماڵە کوردێک کتێبێکی لە قورئانی پیرۆزی مەرحومی هەژار هەبێت لە ماڵێدا خۆ بیرەوەریکی خۆی کە نووسیوەتی چێشتی مزێور ئەوە علاوە بەر ئەوەی ژیان نامەیەکی ئەوە بۆ ئێمەش هەر ژیان نامەیە چون بەڕاستی ئەو بەسەرهاتێکە بەسەر ئەو هاتووە خۆ ئەگەر ئێمە شایەکی ئەومان بەسەر بێت دیارە لە تەجروبیاتی مەرحومی هەژار کەڵک وەردەگرین و ناخۆشەکانی سعی دەکەین بە خۆشی تەبدیلکەین بۆ خۆمان و یا ئەگەر ناخۆشیمان بۆ پێشهات سەبووری پێشە بگرین و خۆراگریمان هەبێت لە هەر سوورەت مەرحومی هەژار لە بارەی لەیل و مەجنونەوە 7 دانە بەیتی ئاغای نظامی هەیە کە بەڕاستی بۆ خۆی دەکرێت بڵێم ئەو 7 بەیتە کتێبەکە مەرحومی هەژار هێناوێ وەری جێڕاوە کردوێتە 6 بەیت کە ئیدی من 50% ئەنگیزەی نووسینی ئەو کتێبم ئەو 6 بەیتە بووە ئاغای نظامی دەڵێ
شنی دستم که مجنون دل افگار، چو شد از مردن لیلی خبردار. گریبان چاک زد با آه و افغان، به سوی تربت لیلی شتابان. در آنجا کودکی دید ایستاده، به هەر جا چەشمی عیبرەت بەرنەهادێ. بینەوە سەر هەژار چون ئێمە زیاتر لەگەڵ کوردێکە سەرۆکارمان هەیە. مەرحومی هەژار هەوای دەست پێ کردووە کە مرد لەیلا خەبەریاندا بە مەجنون، ئیتر دنیا لەبەر چاوی نەماڕوون. یەخەی لەت کرد بە ڕۆڕۆ و داد و هاوار، بە شیوەن ڕۆیی بۆ لای مەقبەرەی یار. لە گۆڕستان مناڵێکی بەدی کرد، بە چاوی سوورەوە پرسی بەوی کرد. کوتی لەیلا لە ناو کام گۆڕە مەدفون، وتی هێشتا لە عیشقا کاڵی مەجنون. لەسەر هەر گۆڕێ تۆزێ گڵ جیاکە، بە یادی عیشقەوە بۆنی پیاکە. لە هەر خاکێکە بۆنی مەیلی لێهات، وەسەر کە خاک و خۆڵ ئەو جێ جێگات. من پێم وایە ئەو 6 بەیتە بە تەنیا خۆی کتێبێکە. جا بە خاتری ئەوە من 50% ئەنگیزەی نووسینی ئەو کتێبم ئەو 6 بەیتەی مەرحومی هەژار بوو. و لەلایەکشەوە ناوەڕۆکی کتێبەکە ئەوەیە کە لە شێعری شاعرانێکی وەکو ئیشارەم پێکرد کەڵکم وەرگرتووە و مەعەرەفیم کردووە بە ئایندەکانی خۆمان. دوای ئەوە کە ئەوە لە ساڵی 85 نووسایدی هاتمە سەر کتێبی منداڵان، چون ئەو دەم ئەمن دەرس و وانەی منداڵانم دەکوتەوە. دیارە منداڵی شێعری پێخۆشە. ئەوەڵ کتێبێکی کە من لە شاری سنا بە کوردی چاوم پێی کەوت و زۆر دەنگی دابووە کتێبی ماسی خانم بوو کە بەڕاستی لەوانەیە بڵم خەڵکی ئوستانی کوردستان بە گەورە و بەسکوولەوە ماسی خانمیان لەبەرە. و منداڵانی ئێمەش شاری بووکان کە ئوستانێکی دیکەیە مەهاباد کە من بازم چووم خزممان لەوێ هەیە منداڵەکانیان ماسی خانمیان لەبەر بووە. و من بەبوونی ماسی خانمەوە ئەلبەت کتێبێکم نووسی بوو، بەڵام ئێستا نێوەکەیم بۆ دانە نابوو. ڕەفیقێکم کە لە سەقز ماسیاغای نووسی بوو، کوتی ئێمە پێمان خۆشە پەیامێکی بێداشتی بگەێنین، ئەوانە بکەینە خانەوادەیەک. و پێم خۆشە ئەو خانەوادەیە 2 منداڵیشان هەبێت. ئێستا من دەگەڕم بۆ 2 کتێب کە ببێتە منداڵی ماسیخان و ماسیاغا. منیش 2 کتێبەکەی خۆم کە ئێستا لە چاپم نەدابوو پێم دا و لە هەر سوورەت کوتم مەڵا ئەو 2 کتێبم هەیە، کامیان دەکەی بە منداڵی ماسی خان و ماسیاغا بیانکە. دوای ئەوەی کە خوێندێەوە کوتی من نازانم کامیان، هاتەوە بۆ خۆم تەسمیمم گرت کە ئەو کتێبەی من خەواسی میوەیە کە هەر میوەیەک چ قازانجێکی هەیە. 4 دانە میوەم هەڵبژاردووە کە یەکێ لەو میوانە سێوە کە بەڕاستی هەم باشە هەم خۆشە. دوای ئەوە یەکێ لەو میوانی دیکە هەرمەیە، یەکیان ترەیە، یەکیان توتە کە 3 جۆر توتمان هەیە، توت فەرەنگیە، توتی سپیە و توتی ڕەشەکە. بە هەرحاڵ ئەوانیش پێزگە لە تام و بۆنی خۆیان قازانجێکی زۆر باشیان هەیە بۆ بەدەنی ئێمە. چەندانە میوەیەکی دیکە کە ترێ هەڵبژێراوە، هەنجیر هەڵبژێراوە، حتا هەنجیر ئەوەندەی قازانج هەیە کە لە قورئاندا هاتووە. قورئان کتێبی هیدایەتی موسڵمانانە، ڕێزێکی تایبەتی هەیە لە نێو ئێمەدا. دیارە دەبێ وەختێک هاتووە ئێمەش تا ئەندازەیەک بیناسین. خۆ میوەیەکی دیکە کە هەم من بۆ خۆم پێم خۆشە هەم لە وڵاتی ئێمە لە هاویناندا دێتە دەرێ کە شووتیە. شووتیش لەباری خۆراکەوە کە خۆشە، لەباری قازانجەوە لە هاویناندا کە بازێک لە ئینسانەکان بە خاتری گەرمای هاوین تەبوویاو دەیانگرێت، شووتی ئەو تەبوویاوە لە بین دەبات. جا من بۆ خۆم هەتا تاقیقم نەکرد بوو کتێبم نەخێن بۆ لە مەوردی میوەکانەوە نەمدەزانی کەوایە. بێزگەلەوە قازانجێکی زۆر باشی کە هەیەی بۆ سەنجی کولیەیە کە بەڕاستی بەردی گورچیلە خۆب لە ئەسەری ئاوی ناپاکەوە، ئاوی خراپەوە، ئاوی پیسەوە ئینسان دووساری دەبێت. ئەو شووتیە دووبارە ئەوەش لە بین دەبات. من هاتم بە احترامی ئەو ڕەفیقم ئەو کتێبەم نێونا مناڵی ماسیاغا، بەڵام هاتم بە 3-4 بیت ڕەبتم پێدا کە بیتەکان ناڵێم، بەڵام بە نەسر ئاوات ئەرز دەکەم کە منداڵەکانی ماسیاغا گوم ببوون، کە گوم ببوون
ئەوانیش دایک و باوکیان لێیان دەگەڕان خۆم نەفەرێکیش کوتی ئەوە نازانن لە چۆن کوتیان ناکوتیان چونتە ڕووبارەوە کام ڕووبار خۆ دیارە جێگای ماسی ڕووبارە ڕووباریش ئەو فەردە کوتی ئەو ڕووبارەی کە لە پەنای دارستانەکەیە هەزار داری لێیە هەزار داری سێوی لێیە هەزار داری هەرمەی لێیە هەزار داری ترێی لێیە ئەبوو جۆرە ئەمن ساغم کردەوە لەسەر ئەوەی کە ئەو کتێبە ڕەبتی هەبێ لەگەڵ ئەو دوو کتێبەی پێشوو دوو هەمین کتێبی کوردی منداڵانم کە نووسی ئەسپوڕێوی بوو داستانێکی بەڕاستی زۆر خۆش و زۆر ئاموزەندە هەم بۆ منداڵان هەم بۆ گەورە ساڵان خۆشە کە لەوێشدا من هێنام کردمە شێعر بۆچی چون بە نەسر یا بە پەخشان سادەیە هەموو کەس دەیزانێ بەڵام هاتم کردمە شێعر هەم لەباری هۆنەریەوە کە شێعر ئەهەمیەتێکی تایبەتی هەیە هەم ئەوەی کە چون بۆ منداڵانە هەموو کەس شێعری منداڵان یا بڵێن نایزانێ یا بڵێن نایڵێت یان بە هەرحاڵ بۆ خۆی پێی خۆش نییە یا بڵێن ئەسەن ئەهەمیەتی شێعری منداڵان نازانێت چونچین بخۆی گەورە ساڵە سەرنج نادات کە منداڵ علاقی بە شێعر و بە شێعر زووتر شتەکە فێر دەبێت دوای ئەوە من ئەو کتێبانم کە بەڕاستی زۆر جوان هاتنە دەرێ لە بازار و خەڵک زۆر چاک استقبالی کرد حتا ئەو دوو کتێبم هەرێکی 3000 لە چاپدا بوو 3000 جڵد زۆرە لە کتێبی کوردیدا چۆن جەمعیەتی ئێمە لە کوردستانی ئێران بە ئەندازەی فارسەکان نییە تەواوی ئێرانێکی ئەلحان 8 ملیۆن نەفەرە فارسی دەخێنێ دەزانێ بەڵام کوردستانی ئێمە بەداخەوە کە هەم جەمعیەتەکەی ئەوەندە نییە هەم خێنەریشمان ئەوەندە نییە خۆ دیارە ئەو کتێبەگە لە تیراژی 3500 دابێت دەمێنێتەوە وەلی خۆشبەختانە و بەختەوەرانە کتێبەکەی من نەماوە ئێستا یا ئەوەی کە کتێبی کوردی کەم بوو ئەو دەم هەرچەند کە کەمیش بوو یا ئەوەی کە وەزنی شێعرەکە خۆش بوو خەڵک زۆر استقبالیان کرد و دووبارە من چاپم کردەوە هەرێکی 2000 چاپ کرد هەرجارە 3000 دانم چاپ کرد و خۆشبەختانە چووە نێو کتێبخانەی ماڵەکانەوە و استقبالێکی زۆر باشی لێکرا سێوەمین کتێبی منداڵانم کە نووسی بە نێوی هەڵۆڕێوی نووسیم بۆەوەی کە لەگەڵ ئەسپوڕێوی ئەوانش یەکتری بگرنەوە ئەو کتێبەشم بەڕاستی من زۆر پێخۆشە پێخۆشبوونەکەی لە چەند لاوەیە کە ئەلبەت بۆ منداڵان ڕنگ بێ زۆر سەرنجڕاکێشتر بێت تا بۆ گەورە ساڵ بەرهەمی شیریکەی کە من نووسیمە ماسی ناو بلوورە کە بەڕاستی ماسی ناو بلووریش داستانێکی عەرەبیە وەرجێڕا و بە فارسیە و منیش کردومەتە کوردی بە شێعری کوردی بۆ منداڵانم نووسیوە گەرچی لە 8 لاپەڕێ و شتێکی ئەوەندە زۆر نییە شێعرەکانی بەڵام دیسانەکە ئەوە دەرسێکی گەورە فێری ئێمە دەکات دەرسە گەورەکەش ئەوەیە لەوێدا سەعید نێوی قوتابیەکە کە ئەو قوتابیە دەرس دەخێنێ بابی قەولی پێدەدا دەڵێ ئەگە دەرسەکانت باش بخوێنی ئەمن جایزەت بۆ دەکڕم وەلی تەعینی ناکات چی بابیشی کە دەستنەڕۆیی وە زۆر فکر دەکاتەوە کەچی بۆ بکرێت نزیکی نەورۆز دەبێت دەچێت لە بازار شیشەیەکی بلووری بە ماسیەکەوە دەکرێت و دەیهێنێتەوە لە ماڵێ دایدەنێ سەعید لەو کاتەدا لە ماڵ نابێ ئەویش بارحاڵگە سەعید دێتەوە زۆری دڵخۆش دەبێت کە بابی شتی بۆ کڕیوە جایزی بۆ کڕیوە دووسێ ڕۆژێک لەگەڵ ماسیەکە سەعید دادەنیشێت قسەی لەگەڵ لەکا ماسیەکە لە نێو ئەو شوشە بلووری نەدا دێت و دەچێت و دەور لێداچێتە خوارێ دێتەوە سەرێ وەلی ناتوانێت بێتە دەرێ گەرچی ماسی لە نێو ڕووباردا دەبێ بژی و بە ئازادی بژی ئەما سەعید پێی وایە کە ئەو ماسیە لەو شوشەیەدا زیندانی کراوە زیندانیش خۆش نییە بۆ چونچین ڕۆژێک سەعید دەرسەکانی نەخێندبوو مانی گرتبوو دایکیشی کردی نێو دیوێکەوە و نەی هێشتا ئێوارە بێتە دەرێ نەهاریشی پێنەدا کوتی ئەوە تەمبیانەی ئەوەی کە تۆ ئیتاعەت ناکەی لە وەزیفەی خۆت بەهەرحاڵ سەعیدیش ئەوەی وەبیری هاتەوە کوتی ئەو ماسیە لەو شوشەیەدا زیندانیە پەس من بڕۆم ئەوە ئازادی پێ بدەم کە ئازادی یان سەربەستی ژیانێکە کە بۆ هەموو کەس پێویستی هەیە چۆمێک کە لە نزیکی ماڵەکەیان بوو شوشە و ماسیەکەی هەڵگرت و چوو لەوێ شوشەکەی لار کردەوە و ماسیەکە چوێنێ و ئاوەکەوە و کەمێک
ماسیەکە جوڵە جوڵی کرد و بە قەول دمێکی کلکی تەکاندا و بە عینوانی ئەوەی کە دەستخۆشانە لە سەعید و خوداحافیزی و ڕۆشتن بەرەو ڕەفیقەکانی بێت کە من ئەو داستانم زۆر پێ ئامۆزەندەیە. داستانیشکە کە زۆر کاری لەسەر من کرد. بە قەولی فارس دەڵێ دختەرێکە کبریت فروش. بەڕاستی من ئەوەندەی کە دەم خوێندەوە 3-4 جارم خوێندەوە گریانم هات بە حاڵی ئەو منداڵە. ئەو منداڵە زڕدایکی دەبێت. نێوی ئەو کتێبەش بە کوردی من هەر ئاوا هاتووم بە نێوی کچۆڵەی شەمچەفرۆش نێوم ناوە کە بەڕاستی من نامەوێت داستانەکەی باس بکەم بەڵام زۆر سەرنجڕاکێشە و من ئەوەندەی خوێندوومەتەوە گریانم بە حاڵی ئەو منداڵە چکۆلە هاتووە. کتێبێکی دیکەی کە ئەمن نووسیومە کەروێشکی ژیرە کە لەوێشدا دووبارە لە ئاژەڵان من کەڵکم وەرگرتووە. 3 دانە ئاژەڵی تێدایە بە نێوی گورگ و ڕێوی و کەروێشک کە بەڕاستی ڕێوی لە زۆر جێگادا فێڵ و کەڵەکەی کردووە. لەو داستانەی منیشدا ڕێویەکە چووە گورگەکەی فێر کردووە کتوویە تۆ بچۆ بە کەروێشک بڵێ کە ڕێوی مردووە منیش دەچم لە ماڵی خۆم دەکەمە خەو ئەگە کەروێشک هات دەیگرم دەیخۆم. چەندانە کتێبی کەم نووسیون کە بەداخەوە ئەوانە لە چاپ نەدراون. یەکێ لەوانە کۆڵوانە سوورە کە بەڕاستی کۆڵوانە سوور داستانێکی خارجی زۆر زۆر خۆشە لە فارسیدا بە نێوی شنێل قرمزی هاتووە. ئەمن ئەخت و چارم کرد شنێل بە کوردی بۆم جێبەجێ نەبوو. زۆرم پرسیار کرد زۆرم تحقیق کرد شنێلمان ئێمە نەبوو لە کوردیدا. من هێنام چیم لێ کرد بە فکر و هزری خۆم هێنام کردمە کۆڵوانە. کۆڵوانە پارچەیەکی تقریبەن 1 میتری جوانە کە ژنانی قەدیمی ئێمە لە شانیان دەکرد. هەم چارۆکیان پێکتووە هەم کۆڵوانیان پێکتووە. جا چەندانە قازانجی هەیە ئەو کۆڵوانەیە. جارە لەباری جوانیەوە خوب دیارە مەخمەر ئینتخاب دەکرا لە قەدیمدا خوب شتێکی جوان بوو بۆ سەر کراست بۆ سەر لیباس بە تایبەت لە ژناندا. یەکێوەش کە گەرمای هەیە ئەو چارۆکەیە. یەکی دیکە دەبینی لە قەدیمدا خو بۆکوونی ئەلحان زۆر شت نەبوو بڵێن وەکو قەرتاڵە وەکوونی وەسیلەهایەکی دیکە بە هەچکۆدا دەڕۆشتن تمژارێکرد لە بێستانێکدا بوو. ئەگەر بێستانێک وە لای دابایە دەبوو شتێکی پێبێت کە ئەو حاصلی بێستانی تێکات. هێواش چارەکەکەی لە ملی دادەماڵی و ئەو شتێک تێدەکرد جاگەرکە وایە شوتی وایە خەیار بواە هەر شتێک بواە یان لە میوەهای دار وەکو قەیسی و سێ و هەرمێ و ئەوانە بواە دەیکردە چارەکەکەەوە و دەیبردەوە ماڵێ. من هێنام بۆەوەی کە ئەو چارەکەیە لەگەڵ شنێلەکە بڕێک یەکتری بگرنەوە. لە داستانەکەدا نووسی بووم کە دایەگەورەی ئەو کچە چارەکەیەکی پێدا هیچ سەرکڵاوەیەکی سوور و جوانیشی هەر لە ڕەنگی چارەکەکە بۆ هەڵبژارد و پێیدا کە ئەو دوانەی کڵاوەکی لەسەر دەکرد سەرمای نەبێت چارکەشی بەشاندادا دووبارە هەر سەرمای نەبێت. بەڕاستی داستانەکەی زۆر شیرینە زۆریش خۆشە وەلی بەداخەوە چاپ نەکراوە. ئینشاڵڵا بە زوویی لە چاپی دەدەم. هەروەها 3-4 داستانی دیکەم نووسیون کە فیل و جۆڕەم من لە کتێبی کەلیلە و دمنەدا وەرم گرتووە کە بەڕاستی لەوێشدا هەم بۆ گەورە ساڵ ئاموزەندەیە هەم بۆ منداڵان ئاموزەندەیە. لە کتێبی مناڵانی ماسیاغادا من سێو دەخێنمەوە
کە ئاواشم بۆی هاتبووم دوایی ئەرزم کردن و ئێستا بە شێعر مناڵانی ماسیاغا نەمابوون لەوە تاغا زانی مناڵەکانیان هەن لە ڕووباری بێسان کوتیان چوونەتە ڕووباری لای شاریدار دارستانێکی خۆشە بیبینە و تێبکۆشە چ باخێ چ بێستانێ کەس تاریفی ناتوانێ باخێکی پڕ لە دارە نەسەتە نە هەزارە بۆ هەر لایە بڕوانی دارستانە دەزانی هەزاران داری سێوە گشتی هەر سێوی پێوە لە سێوی زەردی شارە کەوا دەیدەن بە پارە لەوێ بە بێپارەیە بخۆ تا ئیشتیات لێیە سێوە سوورەی مەراغا زینەتی ناو هەر باغا سێوی لالە عەباسی بۆ خۆت باشی دەناسی ویتامین ئەی تێدایە بۆ چاو وەک حەکیم وایە ناوەکەیکەی تۆفاحە ویتی بێ و سێی مباحە خوێنی لەش ڕەوان دەکا بینایی چاو جوان دەکا دەرمانی کۆخە و عەسەب دەنگ خۆش دەکا بێسەبەب بۆ جوانی زۆر بەکارە شتێکی ئالوسارە ئەو چەندانە خاسیەتە کە ڕەنگ بێ باسی نەکەم سەرنجڕا نەکێشێت کە یەکێ لەوانە ویتامین ئایە کە بۆ چاو باشە ویتامین بێیە ویتامین سێیە خوێنی لەش ڕەوان دەکات کە زۆر قازانجی هەیە بینایی چاو جوان دەکات کە بینایی زۆر گرینگە دەرمانی کۆخە و عەسەب ئیوایە کۆخەیەکێتی جا لە ئەسەری سەرماخوردگی و بێیان لە ئەسەری حەساسیەتی و بێ ئالەرژیەک بێت ئەعسابیش ئارام دەکاتەوە دەنگ خۆش دەکات بێسەبەب دیارە ئەوە لەسەر دەنگیش گرنگی هەیە بۆ جوانی زۆر بەکارە بەڕاستی ئینسانیش تا ئەندازەیەک جوان دەکات شتێکی ئالوسارە خۆب لە قازانجی هەنجیر دەڵێ بچینە باسی هەنجیر بالێمان نەبێت دڵگیر ویتامین ئای کە زۆرە بیخۆ مەپرسە بۆرە مێشک و پێست دەوا دەکا وەرینی مو چا دەکا مووی سەر بێ یا برۆ بێ گەرچی شوورەی تیا بێ بۆ بالووکە و مێخەکە بە تەنیا حەکیمێکە ئەوە لە قازانجی هەنجیر قازانجی شووتی بینە سەر باسی شووتی لەو ناوباخە پڕیەتی مقەوی میعدە و سەفرا ئیدرارهێنەری خێرا ویتامینی سێ و ئا پڕە لە ناو شووتیدا فۆسفۆر و کەلیسیۆم لەگەڵ ئاهەن و سیدیۆم بۆ برینی گەرو و دەم شووتی و هەنار شک دەبەم بۆ بەردی گورچیلەکان لابەری تەبی سوزان لە هاویندا دێتە دەر تۆ لێی نەبی بێخەبەر من چونچین ڕشتەی ئەدەبیاتم خوێندبوو و ببووم بە مامۆستای قوتابخانەکان بە خاتری ئەوە دەبوو من شتێک لە خۆم نیشاندەم حاصل و بەرهەمی خوێندنەکەم وە دیار کەوێت جا فکرم زۆر لێکردەوە ئەوێکی هەیە جەنابی ئاغای سعدی نووسیوێتی بۆ من هیچ نەمابەوە دەی فکرم لێ کردەوە جەنابی ئاغای مەولەویش هەر نووسیویەتی ئاغای حافز هەر نەیهێشتوێتەوە من ناچارەن هاتم گەیشتم بەوەی کە من شێعری منداڵان بە تایبەت بە کوردی دابنێم هەم ئاوات و خەونەکەی من بێتە دی هەم ئەوەی کە یادگارێکیش لە خۆم بەجێهێڵم بەداخەوە لە کوردەواریدا شێعری منداڵانمان زۆر کەمە کتێبی منداڵانمان هەر کەم بووە ئەویش دلیلێکی کاهەیەتی پەرە نەدراوە بە نووسینی کوردی کوردەکان کە ئێمە بڵین میلەتێکی نەبووینەتە دەوڵەت اختیاراتی زۆرە قودرەتی زۆرە لەباری لە هەموو بارێکەوە لەباری ماڵیەوە بە تایبەت هەر ئەوە یاریدەدەری بەدیهاتن و نووسین و ئەوانەی هەیە کە کتێب زۆر دەنووسێت وەختێک دەوڵەت لە باری ئابووریەوە دەستی دەڕوات
دیارە کتێبها زۆر دەنووسێت بەڵام ئێمە کە میلەتێکین و نەبوونەتە دەوڵەت لەو لایەنەوە ئێمە بۆمان نەڕەخساوەکە کتێبەکانمان بنووسین و یاریدەدەرمان بن و جا نووسەرانی ئێمە بەداخەوە لەلایەکەوە بۆیە دەڵم بەداخەوە ئەوێکی کە بینووسن دیارە خوب ئەوە دەڵبێتە بەرهەمی مێشک و هیزر و بیری خۆیان بەڵام دەبێ 100 دانە مشکلی دیکەی بە دوادا بێن حەلیکەن کە ئەزملە دەبێت کتێبها بخێننەوە تا ئەوەی کە بزانن چ کتێبێک بنووسن دوای ئەوە کە نووسیان بێنن بۆ خۆیان تایپیکەن هەزینە بەردارە و زەمانبەرە دوای تایپەکە دەبێ بێنن تەحویلی کتێبخانەی تەحویلی چاپخانەیەکی بدەن و جیالەوەی بیدەن بە کەسێکیش کە نەقاشی بۆ بکێشێتەوە چون ئەو نووسەرە دیارە نەقاش نییە هەر نووسەرە وەیە شاعرە دەی ئەویش دووبارە لەوێ هەزینەیەکی هەیە پوڵێکی هەیە کە دووبارە کابرای نووسەر ڕنگ بێ نەتوانێت ئەو هەموو هەزینە و پوڵە پەرداخت بکات دەبێت بە پوڵی خۆی لە چاپی بدات جودا لەوە ئەگەر هاتە دەرێ دەبێت کتێبەکان لە کۆڵی دات و بهێنێتەوە ماڵێ دوایی وەکوونێ چەرچیەک دوکان بە دوکان بگەڕێ لە هەر دوکانێک دە کتێب دابنێ بە ئەمانەت 4 مانگ 5 مانگی دیکە بچێتەوە بڵێ ئەرە کتێبەکان فرۆشاون ئەویش ئەوڵەن پێی ناکرێ ئەو هەموو شار و ئەو هەموو دوکانانە بڕوان دوو هەمن بەڕاستی عیبە نووسەرێک بچێ دوکان بە دوکان بگەڕێ بۆ دە کتێب بڵێ ئەرێ فرۆشاون یان نەفرۆشاون کابراشی وایە ئەوانیش زۆرێک لە کتێب فرۆشەکان زۆر یەک ناڵم هەمویان بێئینسافن بەڕاستی ئەو نووسەرە دە کتێب چییە کە مەسەلەن ئەگەر کتێبی بە 30,000 من بێ ئەلحان دە کتێبەکەی دەکاتە 30,000 من ناکاتە پوڵی مریشکێک کتێب فرۆش دەبێت بڵێ ئاغا ئەوە پوڵی کتێبەکانت من بۆ خۆم یا دەیفرۆشم یا نایفرۆشم دەستشت خۆش بێ بەڵام کەس ئەو کارە ناکات جا ئەوە یەکێ لە مشکلاتێکە کە مانعەیەکە لەسەر ڕێگای هەموو نووسەرەکانە بەتایبەت بۆ منداڵانیش کە زۆر کەس ناتوانێت کار بکات یان نازانێت کار بکات یان ماندوو بووە لە کارکردن یا ئەوەی کە بۆ خۆی پەیوانیە ئەوەندە گرنگی هەبێت گرنگی پێ بدات لە کوللا من هیوادارم ئەو نووسەرانی منداڵان حتمما حولی خۆیان بدەن حتمما ناومید نەبن بەڵام ئێستا ئینتزارێکشم هەیە لە خەڵکی کۆمەڵگاکەی خۆم ئینتزارەکەم ئەوەیە کە کتێبی منداڵان کتێبی کوردی بکڕن بۆ منداڵەکانیان بۆیان بخێننەوە و حتا ئەگەر منداڵیشان نییە کتێب بکڕن لە ماڵە دای بنێن و دەتوانن 2-3 جڵد بکڕن بۆی کە پشتیوانیەک بێت لە شاعیرەکە یا لە نووسەرەکە دوایی بیبەخشن بە خزم و کەسوکاریان چ ئیرادێکی هەیە کە ئەو فەردە دەستی دەڕوات 10,000 مەمدا بە کتێبێک ئەسەن بەینوانی نەورۆزانە من پێم وایە منداڵان کە دێن بۆ هەلاوە مەلاوە بۆ بازە منداڵە کتێبی منداڵانیان پێ بدەن زۆریش باشە هەم لە لایەکەوە پشتیوانی لە نووسەرەکەیە هەم ئەو منداڵی هانداوە متالعە بکات و هەم دڵی خۆشی خۆش کردووە کە کۆمەلگاکەی یاری دەداوە و یارمەتی داوە کە بتوانن نووسەر و شاعریی باشهایشیان هەبێت کە بۆ داهاتوو زۆر زۆر بە کەڵک و بە قازانز بێت من کە مامۆستای قوتابخانەم سەرکاریشم لەگەڵ قوتابیانی سەرەتایی بووە دیارە لەو بارەوە ئاگاهیەک و شناختێک و زانستێکم هەبووە و ئەو نووسینەی منیش کە دەستم پێ کردووە نەمویستووە هەر خۆم بنوێنم من ویستومە کە شتێک بێت کە هەم جێی شانازی بێت هەم منداڵان هاندات بۆی کە کتێبی دیکەش بخێننەوە هەمووی کە ئەمن لە داهاتوودا شەرمەندەی ئەوان نەبم کە بڵم بابە ئەوە ئەو دەم منداڵی بووە من نووسیمە زۆر زوو نووسیمە ئەلحان زۆر باسەواترم و با معلوماترم نا هەر زمانێک کە نووسەر بی هەوێ بنووسێت دەبێت شتێکی وا بنووسێت کە دوایی پەشیمان نەبێتەوە بەڕاستی دەبێت شتێکی زۆر جوان بنووسێت چون هەر کتێب و نووسراوەیەک وەکوونە منداڵێکی باش تەربیەت کرا وایە کە ئینسان منداڵەکەی ئەگەر باش تەربیەت کرد لی نیگەران نییە کە دەچێتە بازار و دێتەوە لی نیگەران نییە کە دەچێتە مەدرسە و دێتەوە لی نیگەران نییە کە دەچێتە زانکۆی شارەکانی دیکە و دێتەوە بۆ دەڵێ شکل لە هەموو بابەتێکەوە ئەو منداڵم باش تەربیەت کراوە منحرف نابێت خراپ نابێت گلەی نایەتەوە سەر خولاسە
وەختی خۆی بە بەتاڵت نادا لەگەڵ ڕفیقی خراپ ناگەڕێت کتێبەکە شتێکی ئاوای هەیە بگرێ بڕێکیش زیاتر لەو حەدە بۆ چون ئەگە کتێب چاپکرا تازە سەنەدێکە ئەو سەنەدا ئێستا چاک بێت بە چاک دەڕوا خراپ بێ بە خراپ دەڕوا جا نووسەرێک یان شاعرێک دەبێ کارێکی وا بکە ئەو یادگارانی کە بەجێ دێڵێ حتمەن چاک بێت و ئەو نووسینانەی منیش تەسیرێکی باشی لە نێو منداڵاندا بووە هانی داون کە متالعە بکەن من ئەلان قوتابیانێکم کە بوون لە دەورەی خۆیدا ئەلان گەورە بوون جەحێڵ بوون بەڵام من کە نایان ناسمەوە ئەوان من دەناسنەوە لوتفیان هەیە و گەورەی خۆیان بەجێ دێنن ئەحواڵ پرسی دەکەن و ئاغا ئێمە شاگردی جەنابەت بووین خۆ منیش هەم زۆرم پێخۆشە هەم ئەوەی کە دڵداریان دەدەمەوە هەم دووبارە ئەحواڵ پرسێکی باشیان دەکەم دوعای بەخێریان بۆ دەکەم و دەڵێن کە فڵان کتێبی تۆمان ماوە بازێک دەڵێن فڵان کتێبمان لەبەرە ئەوە جێ شانازیە بۆ من ئەوەیە کە هەر نووسەرێک دەبێ کارەکەی لەوەی منیش باشتر بێت لە شاری ئەیوان کە سەر بە پارێزگای ئیلامە لەوێ مسابقەیەکی شعری کوردی منداڵانیان دانابوو لە ساڵی 92دا کە هەر بە 2 ساڵ کەڕەتێک قەولا بوو تکرار بێتەوە منیش ئاسارەکانی خۆم ناردن و داوەرەکان هەڵیان بژاردە بوو و لەوێدا خۆشبەختانە 30 نەفەر مەقامی ئەوەڵیان هێناوە کێکی لەوانە من بووم لەوێ هەم لەو حێشی تەقدیریان پێداین بە عنوانی دەستخۆشی لەوەی کە شێری منداڵانمان کتووە و سەرکەوتوین و ئەو تەندیسەشیان هەر پێداین بەڕاستی من دووبارە دەستخۆشیم بۆ ئەفرادە هەیە دەستیان خۆش بێت مەمنونیانم من لە ژیانی خۆمدا 2 کاری گرینگم کردووە یەکێ لەوانە لە کۆنگرەی مامۆستا میسباحدا بوو کە من هاتم بە خاتری کۆبوونەوە و کۆڕەکە تەواوی ئاساری شاعران و نووسەرانی بۆکانم کۆ کردەوە لەوێ لە مارەزی نمایشم ئەنجامدا نەک بە عینوانی فرۆش هەر بۆەوەی کە چون میوانمان هەبوو لەو شارانەی دیکەوە کە بەڵە شاری بۆکان یەک نەفەری نییە بەنێی میسباح بەڵکە چەند مامۆستایەکی باشی هەیە ئەجوم لە مامۆستا حەقیقیمان هەیە کە ئاسارەکەی من چووم دەرگا بە دەرگا لە دەرگای ئەوانم داوە و لوتفیان بوو ئاسارەکەیان بۆ ناردووە لە مامۆستا نووریمان بووە کە دووبارە چوومەتە ماڵە و بەرحاڵ ئەویش ئاسارەکەی بۆ ناردووە مامۆستا ئاسۆمان بووە کە دووبارە من ئاسارەکانیم لە بازار پەیدا کردو و هاتووم لەو نمایشگایە دامناوە و چەندانە مامۆستا دیکە کە لێرە من دووبارە ڕێزی تایبەتم هەیە و ئەوەڵین کارێکی دیکەی کە من کردومە لە بۆکان هیچ کەس نەیکردووە نمایشگایەکی کتێبی منداڵانی نمایشگایەکی کتێبی کوردی منداڵان کتێبی کوردی منداڵان کە دووبارە ئەوە بۆ ئەوڵین بار هیچ کەس نەیکردووە من پێم وایە لە شارەکانی دەوروبەریش هەر نەکراوە نمایشگای کتێبی کوردی منداڵان من ئەنجامم داوە کە لە شاعرانی بۆکان و سەقز من کتێبم کۆ کردوێتەوە و دامناوە و بە هەرحاڵ ئەو کارشم ئەنجام داوە ئەلبەتە من خۆم لەوە بە چکولەتر دەزانم کە تەوسیە بکەم بە دیگەران بە شاعران بە نووسەران وەلی ئینتزاراتم هەیە کە شاعران و نووسەران کارەکە سوک و هاسان نەگرن کارەکە وەکوونێ بڵین ئەگەر بەنایەک لە نەزەر بگرین مەساڵحی بۆ دابنین لە ئاجور و لە سیمان و لە ماسە و لە زۆر شتی دیکە زەمینێکی پێدەدەین دیارە ئەو بەنایە دەبێ بەڕاستی ماڵەکان جوان دابنێت دیوارەکانی ڕێوکوپێک بێت ئاجوورەکانی قولف و بەند بکرێت بە هەرحاڵ لە دەرەوە و لە دوورەوە هەر کەسێک دیتی هەم ماشەڵڵا بڵێ هەم دەستخۆشی بڵێ بە ئەو بەنایە پەنجەرەکانی لە شوێنی خۆی دانێت گەورە نەبێت چکولە نەبێت بەستە بەوە تاقەیە بەستە بە حاڵەکەیە دەرگاکانی دووبارە بە ئەندازەی خۆی دابنێت ئەندازەی خانووەکان کە معلومە چەندەیە دروستە بە دەسان پازسان فەرقی هەیە دەبێت ئەوانە هەموو ڕێکوپێک بێت دەست بداتە دەستی یەک بۆی کە کارەکەی بێعیب و ئیراد بێت کاری نووسینیش
ئەو وشانە لە شێعردا لە نووسینیشدا لە پەخشانیشدا فەرق دەبێ وا بچندرێت دروست وەکو نێو ئاجوورەی کە بەنایشی باش دەیچنێت و دیوارێکی جوان دادەنێت وشەکان دەبێ وشەهایکی زۆر باش بێت من داستانێکی ئێرانیەک و ژاپۆنیەک دێنمەوە کە دەڵێن ئێرانیەک بەخاتیەوە کە دەچوە ژاپۆن مەعاملەی دەکرد لەگەڵ ژاپۆنیەکە ئاشنایەتی و دۆستایەتی هەبوو هات کە چووە ژاپۆن لەوێ ژاپۆنیەکە کوتی وڵا کۆنسێرتە ئەگە پێت خۆشە بچین ئەویشتی دی باشە کە چوونە ئەوێ لە کۆنسێرتەکە ئەو خوانندەیە هات و بەهەرحاڵ ڕەفیقەکانی هاتن ئالاتی موسیقەکانیان ئامێرەکانیان لێدا و خوانندەکەش دوو کەلیمەی کوتی جینگ جۆنگ ئەویش کابرا ئێرانی سەری سوورما خارج ژاپۆنیەکە کوتی حاڵی نەبووی کوتی نەوەڵا کوتی ئەوە دەڵێ هەوا زۆر خۆشە لەو هەوا خۆشەدا لەگەڵ ڕەفیقێکت پچیە دەرێ چەندانە قەدەم لێدەی پیاسەیەک بکەی لە شوێنێکدا دابنیشی دوودانە قاوە مەیلکەی و چەندانە قسەی خۆش بکەی و هەستی بێیەوە کوتی جا دوو کەلیمە ئەوەندەی مەعنا هەبوو کوتی بەڵێ بووی بەهەرحاڵ کاتێکی دیکە ژاپۆنیەکە هاتووە ئێرانیەکە و ئێرانە و لەگەڵ ئێرانیەکە کە قسەیان دەکرد ئێرانەکەش وتی وەڵا وا دیارە تۆ کۆنسێرتت پێ خۆشە ئەسقەزا شەجەریانی خۆمان هەفتەیەکە کۆنسێرتی داناوە دوو ڕۆژی ماوە با بچین چوون کە چوونە ئەوێ لەوێ شەجەریان خۆب ئامێرەکەیان کە لێدا ئەوە هیچ شەجەریانیش دەستی پێکرد های 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 ها ها هو هی خلاصە زۆری هاها کوتو لە ئاخیرا کوتی های دێ ژاپۆنیەکەش کوتی دادوێم تەرجمەکەەوە جاخۆ من ئەو هەموو حاڵی نابم کوتی با بە ئێستا هیچی نەکوتووە ژاپۆنیەکە زۆری پێ سەیر بوو حی ئەوە دوو دقەیە قسە دەکا ئێستا هیچی نەکوتووە ئەی کەی دێڵێ ئێستا ئەو نووسەرە ئەو شاعرە دەبێ ئەو وشانە وە هەڵبژێرێت کە پڕمەعنا بن وەکوونی ئەو تیکەی لێ نەیات کە شەجەریان بۆی چوو دەبێ بەڕاستی معنی جوانی هەبێت وشەهایەکی کە وەکوونێ جینگجۆنگەکەی کابرای ژاپۆنی بێت هەم خۆش دەبێت هەم نابێتە کتێبێکی مەسنەویە 70 من کاغەزی کە ئەوە زەربول مەسەلێکە کتێبێکی با کەم بێت بەڵام پڕبایەخ و خۆش بێت لە هەموو بارێکە من بە ساهمی خۆم دەکرێت بڵم تەقلیدێکی وەستای بێوەستایانە لە فارسەکانم کردووە بۆ دانانی کتێبەکانی خۆم چۆن شێری فارسیم خوێندۆتەوە هی منداڵان هاتووم هەر بەسەر ئەو وەزنە بە بڕێک تەغیراتێکی چکولەوە شێرە کوردیەکەشم داڕشتووە کە ئەلبەتە ئەوانیش تەقلیدیان لە عەرەبەکان کردووە وەلی زۆر جوانیان داڕشتووە و من لە کتێبە فارسەکاندا کتێبی زۆر خۆشم دیتووە زۆر باشم دیتووە و زۆر کتێبیشم دیتووە بەو شێوەی کە لازمە بایەخی نییە بۆ منداڵان من تام و چێژم لێوەر نەگرتووە بەڵام لە کوردیەکاندا ئەوی دیتومە بەڕاستی خۆش بووە دەستیان خۆش بێگەرچی کەمە بەڵام زۆر پڕبایەخ و بە قازانج و بە کەڵکە و وەستای بێوەستا ئەوەیە کە کابرا شتێک بە بیری خۆی دێت شتایەکی دیتووە ئیدی وەستایەک نییە کە فێری کات بۆ خۆی هاتووە کارەکەی ئەنجام داوە جا ئەوەی کە یا چاک دەرهاتووە یا خراپ دەرهاتووە کە بە هەرحاڵ شکری خوددا کارەکەی منیش باش دەرهاتووە من لە شاری جوانی بۆکان مامۆستا ئەمین گەردیگلانیمان هەیە کتێبی بۆ منداڵان نووسیوە کە یەکێ لەو کتێبانە خۆر و لاولاوە من هەم خۆر و لاولاوم خوێندوێتەوە هەم چوشمەتە خزمەت مامۆستا ئەمین گەردیگلانی ڕێنمایی کردووم دەستی خۆش بێت من لێرەوە ڕێزم بۆی هەیە کاک سعدەدینی خوسەوی ئەویش مامۆستای قوتابخانەیە و 30 ساڵێک لەگەڵ قوتابیانی سەرەتایی سەرۆکاری هەیە شێرین بۆ منداڵان نووسیوە 3-4 دانە کتێبی بەیادگار لە نێو کتێبخانەی ماڵەکاندا هەیە هیچ لەوانە دووچەرخە چکۆلەیە بەڕاستی من پێشەوەی کە دەست پێ بکەم دووچەرخە چکۆلەم خوێندبووەوە و وەچوومە خزمەتی ئەو مامۆستای و ئەویش ڕێنمایی خۆی کردم و من مەمنونیم یەکی دیکە کە کاری بۆ منداڵان کردووە هەر لە شاری جوانی بۆکان کاک سەلاحی نیساریە لێرەوە ڕێز و سلااوم هەیە و
دەستخۆشی لە خۆی و لە کارەکانی دەکەم. کاری بۆ منداڵان کردو زۆر کارەکانی جوانە کە یەکێ لە کارەکانی بۆ قەشینە، بەڕاستی داستانێکی زۆر خۆشە و زۆر کاری دیکەی هەیە کە ئەلحان خاڵخاڵۆکەی هەیە کە خاڵخاڵۆکە ئەلحانەکە کە زۆر کەس کتێب ناخێنێتەوە بەداخەوە، زۆر کەس کتێب ناکڕێت بەداخەوە، وەلی ئەو خاڵخاڵۆکە بە تیراژی 3000ەوە 2000 لە چاپ دراوە کە جێی شانازیە کە کتێبێکی ئاوا بۆ منداڵان هەیە و شاعرێکی ئاوا سەرکەوتومان هەیە. من لە شارە جوانەکەی سەقز لە مامۆستا فەهیمی دووبارە یارمەتیم وەرگرتووە کە ئەویش ڕێنمایی باشی خۆی کردووە، گەرچی کتێبەکانی ئەویشم زۆر بەلاوەن خوێندوم نەتەوە، دەستخۆشیشی لێ دەکەم، ڕێز و سڵاویشم بۆی هەیە. لە دەکرێ بڵم هەموو مامۆستاکان تەقریبەن هاوتەمەنی خۆ من بە بڕێک ئیختلافەوە، بازێکیان تەمەنیان چەند ساڵێک لە من زیاترە و ئیدی نەمدیتووە مامۆستایەک لە من تەمەنی کەمتر بێت و بەداخەوە کتێبی نەنووسیوە، بەداخەوە نەمدیوە کە کتێبی بێتە دەرەوە و کاری کردبێ بۆ منداڵان. گەورەترین ئاواتی من ئەوەیە هەموو میلەتان دەوڵەتیشیان هەیە. پێم خۆشە میلەتی کوردیش دەوڵەتێکی هەبێت بۆەوەی کە هەم ئێمە بە ئاواتەکانی خۆمان بگەین، ئەو خەونانەمان بە ئاوات بێتە دی کە هەر کەسێک ئاواتێکی هەیە. ئەزجملە من ئاواتم ئەوەیە کە چەندانە کتێبی دیکەی بۆ منداڵان بنووسم و بە یادگار لە خۆم بەجێ هێڵم و سەرکەوتووی و لەشساغی و موفەقیەتی هەموو هاوشاریان و هاوزمانان و هەموو کوردەکان بە ئاوات دەخوازن. وەکو شاعرێک کە بەداخەوە زۆریەک لە شاعران یا بڵین تەواوی شاعران بە قەولی مەرحومی هێمن دەفەرمێ هونەرمەند و ژیانی خۆش مەحاڵە، هونەرمەند ڕەنجەڕۆیە و ژینی تاڵە، بۆ چون لە بەرهەمەکانی ئیستیقبال ناکرێت، زۆر وەخت کەڵک وەرناگیرێت و زۆر وەخت ئەو باری ماڵی دەگەڕێتەوە بۆ هونەرمەندەکە. دەی هونەرمەندیش معمولەن با من شتێک ئەرسکەم ئەوەیە ئەوەی کە پوڵی هەیە نایە بەلای کتێبەوە، نایە بەلای خوێندنەوە، نایە بەلای خوێندنەوەوە و ئەوەی کە نیشیەتی ناتوانێت پەرەی پێ بدات و بە هەرحاڵ یارمەتی دەری بێت لە نەتیجە دەمێنێتەوە. جا من بە هیوام ئەوەیە کە خەڵکی ئێمە لە یادگاریەکان و نووسینەکانی نووسەران و شاعران ئیستفادە بکەن و بیکڕن و یارمەتیان بدەن تا ئەوان بتوانن هەم ژیانیان خۆش بێت هەم بەرهەمی باشتر بنووسن. من دەستخۆشی جەنابتان و بەرنامەکەتان دەکەم و گەورەترین ئاواتم سەرکەوتووی هاوزمانانی خۆمە و لەشساغی ئێوە و بەختەوەری بنەماڵەکەمە.